لە ڕۆژی یانزە خانمە هونەرمەندی دەنگخۆش و خۆشەویست سۆفی فەتاح بەرهەمێکی نوێی بڵاو کردەوە بە ناوی سوڵتان و ئێمە پێش ئەوە چەند هەواڵێکمان لەبارەی ئەم بەرهەمە نوێوە کرد کە لە ڕۆژی یانزە بەرهەمەکەی بە تەواوەتی بڵاو کرایەوە. قسە و باسی زیاتر هەم لەسەر ئەم بەرهەمەی و لەسەر بەرهەمەکانی داهاتووشیەکەم خاتو چۆپی لە ڕێی ستریمەوە لەگەڵ منە سڵاوت لێوێ خاتو چۆپی ئەم کاتت باش. سڵاو کوردستان خان، ئەحواڵت چۆنە؟ زۆر سپاس. چۆپی خان ئەم بەرهەمە چەندێکە خەریکیت و بۆچی ناوت ناوە سوڵتان؟ ئەمە هەم ئاوازەکەی هەم هۆنراوەکەی هی کاک شامیل بریفکانیە. بەڵێ. اینجا بەداخەوە کوردستان خانجان دوو جار گوێم لە دەنگی خۆمە، بۆیە زۆر تەرکیزم نییە. ئەگەر هاوکارانمان بتوانن ئەو کێشەیەمان بۆ چارەسەر بکەن بۆ ئەوەی کە خاتوو چۆپی ئێستا باشە؟ یەک دوو سێ گوێت لێمە ئێستا؟ ئێستا گوێم لە خۆ. ئەگەر وەڵامی پرسیارەکەم بیتەوە وردە وردە هاوکارانمان خەریکی چاکردنی دەنگەکەی تۆوە بن. فەرموو. بەڵێ نانە ئێستا هەستەکەم باشترە. زۆر باشە، فەرموو. بەڵێ زۆر لە گۆرانەکانی من ها بۆ نمونە گوێ ناگرم، دەبڕۆ، یعنی تۆزێک جیاوازن لە باڵەتێکی خۆشەویستی، بۆیە بڕیارمدا کە ئەم گۆرانیە بە شێوەیەک بێت کە بە تەواوەتی وەسفکردنی بەرامبەرەکە بێت. زۆر باشە. بۆچی لە ئێستاە ئەتەوێ وەسفی بەرامبەرەکەت بکەی؟ نا هەر چونکە هەموو کاتێ ئەبێت هۆنراوەکان تۆزێ جیاواز بن، ناکرێ هەمووی وەکو یەک بێ. بەڵێ. بۆیە هەر جارە و هۆنراوەیەکی تر هەڵەبژێریت و بابەتەکانی ژیانیش زۆرن، بۆیە هەموو کاتێک ناکرێ هەر یەک بابەت یان یەک ستایل گۆرانی بڵیت. زۆر باشە. چۆپی خان زیاتر باسی بەرهەمەکەمان بۆ بکە، تێکستەکەی هیچەیە، ئاوازەکەی هیچەیە، چۆن تۆمارتان کرد، لەکوێ تۆمارتان کرد؟ بەڵێ ئەو ئاوازە هی هونەرمەند کاک شامیل بریفکانیە و هەروەها هۆنراوەکەشی ئەوە. اینجا من دڵم بەچی خۆشە کە لە کوردستان تۆمارمان کردووە، هەم دەنگ هەم میوزیک ڤیدیۆکە، ینی بەداخەوە هەندێک جار عادەتێکمان هەیە ناڵێم هەموو کەس، بەڵام زۆر پێمان خۆشە لە دەرەوەی کوردستان ئیش بکەین، وا هەستەکەین کە ئەگەر یەکێکی بیانی ئیش لە کارە هونەرەکانمان بکە زۆر سەرکەوتووترە بین، بەڵام ئێمە لە کوردستانیش گەنجمان زۆرە کە ئیشی جوانەکەن و متمانەیان بە خۆیانە و زۆر لە کەسەکانی دەرەوە باشترن. زۆر باشە. ئەمە چەند بەرهەمێکە بەیەکەوە یاخود تەنها لە ئێستەیە ئەم بەرهەمەت بڵاو کردوتەوە و پلانت بۆ داهاتوو هەیە؟ مەبەستت وەکو ئەلبوم کە دەڵێ وەکو ئەلبوم یان چەند یەک گۆرانیە لەگەڵ یا ئامادەکاریت کردو بۆ چەند بەرهەمێکی تر یاخود ئێستا کاتی بڵاوکردنەوەی ئەم بەرهەمەیە و دواتر بیر لە کاری نوێیەکەیتەوە؟ بەڵێ. وەڵاهی سپرایزێکم هەبوو بۆ هەوادارەکانم، بەس پێم خۆشە بۆ ئێوەشی باس بکەم. فەرموو. 2/2/2025 ئینشەڵا بەرهەمێکی زۆر تایبەتم بڵاو دەبێتەوە و هەروەها لە بیدایەتی با بڵێن مانگی یەک ئینشەڵا ئەلبومێکی نوێم بڵاو دەبێتەوە. هەندێک گۆرانی بڵاو بۆتەوە لەو ئەلبومە، بەڵام زۆربەی زۆری نوێن و ئیتر چالاکەم و کلیپم کردووە و کۆمەڵی ئیشی جوانم کردووە. زۆر باشە، دەستەکانت خۆش بێ. چۆپی خان هەمیشە ئامادەیەکی زۆر باشت هەیە لە ناو ڤیدیۆ کلیپەکانتدا، وەکو نواندن زۆر جوان نواندنەکەیت و هەمیشە با بڵێن ئامادەیت لە ناو ڤیدیۆ کلیپەکان و لە ناو بەرهەمەکانتە. ئەم ئەزمموی نواندنە چۆنە بڵاتەوە؟ مەبەستت چییە لە ئامادەبوون؟ مەبەستم لە زۆر باش نییە. مەبەستم لە ئەو نواندنەیە کە پێت ئەدەن کە وەکو ڕۆڵگێڕانێک لە ناو ڤیدیۆ کلیپەکان تا مەبەستم سیناریۆی بەرهەمەکەتە. نواندن. بەڵێ. بەڵێ. بپورە گوێم لێت نەبوو. بەڵێ. زۆر سپاسگیانی من. وەڵاهی
من قد بیرم لەوە نەکردوێتەوە ئاکتینگ و ئەو شتانە بکەم بەڵام هەندێک جاریش پێویستە کە لە کلیپی خۆتا دەور ببینی بەس وەختی خۆی کوردستان خان کۆمەڵی کلیپم کرد خۆم دەورم ئەبینی وەکو ئاکتری کلیپەکە بەس ئێستا زیاتر پێم خۆشە دوو ئاکترم هەبێ کە نواندنەکە دەکەن و خۆم زیاتر گۆرانێکە بڵێم ئیتر فەرقی هەیە گۆرانی بە گۆرانی فەرقی هەیە زۆر باشە خۆت هیچ دەستت هەیە لە نووسینی سیناریۆکە یان بیرۆکەکە یان پێت خۆش بێ کە چیرۆکەکە بە ئاراستەیەکی تربەری یان هەندێک زیادکردن بۆ مەبەستم سیناریۆی گۆرانیەکانە بەڵێ وڵی من خۆم کەسێکی تۆزێ خاکیم و کە پلانێکیش دانێم شەرت نییە بە گوێرەی ئەو پلانە بڕوا بۆیە زۆر جار لەسەر سێتیش سێرەکەی شتێک ڕووەدا بەدڵم نییە یان لە پڕ شتێک دێت بەدڵمە گۆڕانکاری ئەەکەین و لەو باوەڕە مەگەر مرۆڤیش تۆزێک یعنی هەموو کاتێ لەسەر پلان نەڕوا زۆر سەرکەوتووە بێ چکە حاڵەتەکانیش فەرقەکەن زۆر جار بۆ نمونە کە کۆنسرتێکم هەیە بەرنمەیەک دانێم ئەڵێم ئەم کۆمەڵە گۆرانیانە ئەڵێم بەس کە سێرەکەم جمهورەکە پێی خۆشە گوێی لە هەڵپەرکێ بێ یان پێی خۆش بێ گوێ لە مەقامێک بگرێت ئەو کاتە لەسەر مەسرح بەرنمەکەم ئەگۆڕم بڵێ هەندێک جار ئەوە پێویستە بۆیە وەکو وەڵامێک بۆ پرسیاری بەڕێستان دەورم لەوە هەیە اینجا کەرکووکیشم و عینادیشم بۆیە شتەکان زیاتر بەدەست خۆمە دەستت خۆش بێ چۆپی خان هەمیشە باوکت هاوکار و پاڵپشتێکی زۆر بەهێزی تۆیە چی پێڵیت و ئەو چۆن هاوکاری تۆیە وڵا ئێستا کە لەگەڵ بەڕێستان قساکەم باوکم لە پشتلاوەکە وەستاوە یعنی من ناتوانم هیچ یعنی هەرچی بڵێم ناتوانم وەصفی بکەم لەبەرەوەی باوکم زۆر پیرۆزە لام هەتا مردن مەمنونی ئەوم یعنی بێ ئەو من لێرەدا نەدەنیشتم و ئەوە مجاملەش نییە باوەگیان بەڕاستی ئەو ئیشەی کە تۆی کەی حیاتم یعنی بەڕاستی زۆر دڵم پێی خۆشە و من زۆر شت فێر بووم لە باوکمەوە بەڵێ تەمەەن درێژ بن چۆپی خان خوا باوکت بۆ بهێڵێ ئەمەوێ قسە لەسەر جلی کوردی بکەم و ئێستا جلێکی زۆر جوانت لەبەرایە و لە ڤیددیۆ کلیپەکانتدا یان بۆ وێنەگرتنی بەرهەمەکانت کێ دیزایانی جلوبەرگەکانت بووەکە تۆ خۆت دیزاینەری و با بڵێن خەریکی جلی کوردیت و ئێستا زۆر سەرقاڵی ئەو کاریت پێت خۆشە خۆت دیزایانی جلوبەرگەکانت بکەی خۆت جلی کوردی بۆ خۆت هەڵبژێری یا خۆت کەسێک هەیە تایبەت بەم بوارە کە ڕاوێژی پێەکەیت اینجا پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە پێم خۆشە بیت بۆ لامان و جلێکی جوانت پێشکەش بکەم ئینشەڵڵا زۆر سپاس کوردستان خانجان وەڵی ئێمە لێرە لە چۆپی دیزاینز لە چۆپی دیزاینسین ئێستا یعنی بەش بەشە بەشی سەرەوەمان ستافی بەرگدورەکانمان لەوێن و کارگەی بەرگدوریمان هەیە بەڵێ خوارەوە قوماش ئەفرۆشین بەڵام کاری دەستی زۆر گرنگیمان پێداوە و ئەلحەمدولیلا نزیکەی 100 خانمم هەیە کە کاری دەستی دەکەن بەڵام دیزاینەکانی هەمووی خۆمن و من بە نەخش دیزاینەکان دروست دەکەم لەسەر خەتم لەگەڵ ئەو خانمانەی کە کاری دەستیەکەن و بەڕاستی زۆر ڕێزم بۆیان هەیە چونکە هەر یەکێک لەو خانمانە بەو دەست و پەنجە جوانانەی ئەو شتە دەکات کە خەونی منە یعنی کە من ئێستا سێری لای دەستە ڕاستمەکەم هەمووی ئەو دیزاینانەی منە کە دەیبینمەوە بەڵام تەنها بە من ناکرێت چکە من خۆم کارە دەستێکە ناکەم کە دیزاینەکە دەکەم و ئەوان تەطبیقیەکان زۆر دڵم پێی خۆشە و خۆشبەختانە خەڵکیش زۆر بەدڵێتی ئەم بیرۆکێت لەکوێ بۆ هات دیزایانی جلی کوردی بە تایبەتی ئەو چنینە ئەمە تۆ چەند ساڵێکە سەرقاڵی لەم وارەیە ئەمە خەونی پێشترت بوو پێشتر پلانت بۆ دانا بوو کە کارێکی هاوشێوەی ئەمە بکەیت کە دیزایانی جلی کوردی و ڕێخستنی جلی کوردی و پۆشینی جلی کوردی بێ وەڵی ئێمە لێرە لە چۆپی دیزاینز کە لە چۆپی دیزاینسین ئێستا یعنی بەش بەشە بەشی سەرەوەمان ستافی بەرگدورەکانمان لەوێن و کارگەی بەرگدوریمان هەیە بەڵێ خوارەوە قوماش ئەفرۆشین بەڵام
وڵی کوردستان خانگیان ئەمە لە کێشەیەکەوە دەستی پێکرد بەڕاستی یعنی خەونم نەبوو کە بێزنسێکی وادانێن بەڵام کێشەم زۆر بوو لە یعنی پیاکردنی جلە کوردیەکانم لە شوێنێ ئەم کڕی لە شوێنێکی تر کاری دەستیان بۆ ئەکردم لە شوێنێک دەیان دووری بۆم و بیدایەت زۆر جار لە کەرکووک ئەم دووری بە حکمی ئەوەی کە زۆر هاتو چۆی کەرکووکم ئەکرد بەڵام کە ئەم کێشانەم بینی و خۆشم حەزمە کرد بیزنسێکم هەبێ لە پاڵ هوەرەکەشمەوە ئیتر فکرم کردەوە یعنی بیرم کردەوە وتم چی بیزنسێک بۆ من باشە کە بتوانم ئەم هەموو شتە کۆ بکەمەوە نەک تەنها ئاسانکاری بۆ خۆم بکەم بەڵام بۆ هەموو ئەو خانمە کوردانەی کە پێیان خۆشە کە دێنە ژوورەوە بۆ چۆپی دیزاینز لە سفرەوە هەتا 100 هەموو شتەکانیان بۆ دەکەین و زۆر جار خۆیان دیزاینێکیان بەدڵە یان لە خەیاڵیاندا هەیە کە من ئەو دیزاینەم نەکردووە پێکەوە نەخشی ئەەکەین و قیاسی وەردەگرن بەرگدورەکانمان ئیتر لە سفرەوە تا 100 هەموو شتێکیان بۆ دەکەین هەتا دەگاتە بەردەرگەی ماڵیان بۆیە هەست ئەەکەم نەک هەستەکەم ئەکیدم کە زۆر کێشەم حەل کردووە بۆ زۆر خانمانی کورد. زۆر باشە کەواتە بە پۆشینی جلی کوردی ئەتوانیت کار بۆ ئەوە بکەیت کە هەموو بەرهەمەکانت با بڵێن ڕنگدانەوەی کللتور و پۆشینی جلە کوردیە تایبەتە ڕەسەنەکانی کورد بێ کە ئێستا خۆت سەرقاڵ کردو بەم بوارەوە و ئەمە زۆر کار ئاسانیشی بۆ کردووی چۆپی خان بۆی کە کاتێک ڤیدیۆ کلیپێک بەرهەمەهێنیت ئیتر ناگەڕی بە دوای جلی کوردیە. ڕاستەکەی بەڵام زۆر جار منیش کێشەم بۆ دروست دەبێت لێرەوە تەماشای کارمەندەکانەکەم من یعنی شتەکانم زۆر بەپەلەن و تەحملم نییە زۆر بێت تەحملم لەگەڵ ئەوەشا کە کەسێکی هێمنم ئیشەکانم زۆر جار بەپەلەن وەکو پێشتر باسم کرد کە هەندێک جار پلانی بۆ دانانێم ئیتر بۆیە زۆر جار یەک دنیا ئۆردری مشتریمان لایە لە پڕ من دێم هەمویان لەرزیان لێ دێت ئەڵێنەوە دادەهات ئێستا دیسان سەرقاڵە بین فریای ئیشی مشتری ناکەوین چونکە بە جارێک بۆ نمونە دوو کلێپم هەیە ئەڵێم هەشت جلی کوردیم بۆ بدورن ئیتر باوکم داینیشانم ڕۆژێک وتی بەڕاستی چۆپیە بێ احتیاتی خۆت وەرگری اینجا ئێستا تقریباً 22 جلم داوەتە یعنی بەرگدورەکان و ئەو خانمانەی کە کاری دەستیەکەن بۆی هیچ نەکەومە ئەو مووقیفەی کە پەلە بکەن. زۆر باشە دەستەکانت خۆش بێت چۆپی خان وەکو دوایین پرسیار ئەو ئالبۆمەت ئێستا ئاماژەت پێکرد کە لە ساڵی داهاتووە با بڵێن لە چەند مانگێکی ترە ئەلبۆمەکەت بەردەستە بێت بەشێکی زۆر لە یاخود چەند بەرهەمێکی با بڵێن بڵاو کراوەتەوە ئەو بەرهەمانە ڤیدیۆ کلیپیان بۆ کراوە یاخود ئەتەوێت کاتێک بڵاویان بکەیتەوە کە هەمویان ئامادە بن بۆ ئەوەی کە ڤیدیۆ کلیپیان بۆ دروست بکەیت. ئێستا هەندێک ڤیدیۆ کلیپم حازرە یعنی ئامادەن کە لەم چەند مانگەدا هەتا هاوین بەتەمان بڵاویان بکەمەوە هەر ئاید بە ئەلبومە نوێەکە من و هەندێکیشی بڵاو بۆتەوە چکە بەڕاستی کوردستان خانگیان هەندێک جار کە گۆرانیەک بڵاو دەکەیتەوە حیفە نەیخەیتە ناو سیدیەوە وەکو سینگڵ زۆر پێم خۆش نییە کە بەرهەمەکانم بڵاو بنەوە بۆیە کەم لەو ئەلبومە بڵاو بۆتەوە لە بەرهەمەکان بە زۆرینەی نوێن ئیتر ئینشەڵا بە کلیپ بڵاویان دەکەمەوە وابزانم ئەرێباوە گیان وابزانوار دوو گۆرانیمان نەکردووە بە کلیپ ئەو دوای هەمووی کراوە بە کلیپ من بەڵێ زۆربەی زۆری کراوە بە کلیپ چاوەڕوان بن. دەستەکانت خۆش بێ ئێمە زۆر خۆشحاڵ بین کە کاتت بەخشی بە ئێمە چۆپی خان زۆر سوپاس کە لە ڕێی ستریمەوە لەگەڵ ئێمە بووی سوپاس بۆ تۆ.